کێشەی سیاراتمانەیە حکوومەت کێشەی لەگە شەریکەیە یەک سیارە مافی شەریکە پەیوەنیە هەموو سیارەکانی هاوڵاتیە ئێستا ئێمەی هاوڵاتی زەرمەندین لە وەزعی دەچینە هەر جێکەس دەرگامان لێ ناکاتەوە هەموو سیارێک کوڕە فەقیرە کە شەریکەت ڕاگرت لە عاجۆمەران لێ مەگەرە سیارە بەناو داخل بوو یەک سیارەم کرد لە ئیماراتی نایتمێکوانە بە شریکایەتی لەگە خەڵک فەرمە موشێشە 21 سیارەم پێیان دەکرێت ڕۆژانە 21 جار تهدید دەکرێم لای خەڵکەوە ڕۆژانە هەڕەشەم لێ دەکرێت چاو دەردەینم ئەگە سیارەکەم لەگە ڕۆژانە 400 نەفەرە و کێشەی هەیە لەگە خەڵک شەریکان ڕاگرتیا ئێستا هاوڵاتی چ ذەمبی هەیە تو ڕقمت کردی ئێستا کەش ڕقم ناکەژمان کاتی بەستایە ئێستا ئەگەر ڕقمەکە وەخت تێپەڕی ساکە غەرامە دەکرێت شەریکەی ڕاگرتێ ئیشی ئەو شەریکەی لە دایرە لە سلێمان لە دۆکلااو لێ ناڕاتێن شەریکە هیچ مشکلێ شەریکەش کە دادەنی ئیمە ڕاوەستایە ئیشی مەڕاست ئەمە سارەکەمان فرۆشتیە سارەکەمان فرۆشتیە وەلا جادانە دەبێت سموعیدی ڕقم هاتێ دەبێت کابرا بچی ڕقم بکە لۆیان ناکرێت لە دایرە دەکەین لە وەزیری شەریکە لە باتی 20 میلیۆن 6 میلیۆن غەرامەی بابدە 80 میلیۆن دەدا 100 میلیۆنش دەدا کاکە ئەتۆ لۆشی مە ڕادەگرین ئەمە حەقمان چی ئەمە شەریکەی هەڵوەشێن هەتایە هەم مێل ئەو شەریکە مێل لە جارش کە بێتە ناو شەریکات بەس لۆیشی مە ڕادەگرین ئەمە زەممان چیە پارەمان کامل دایە